دوازدەهەمین کۆنگرە و پێشانگای هەنگاوانانی عەرەب لە پێشانگای نێودەوڵەتی هەولێر دەستی پێکرد. بڕیارە بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوام بێت. تیایدا جگە لە هەنگاوانانی کوردستان، هەنگاوانانی 25 وڵات لە کیشوەرەکانی ئاسیا و ئەوروپا و ئەفریقیا ئامادە دەبن و بەرهەمەکانیان نمایش دەکەن. گەورەترین پێشانگای لەسەر ئاستی کوردستان و لەسەر ئاستی هەمووی عێراق کە بەو شێوە بەڕێوەدەچێ ئەمڕۆ نزیکەی 25 وڵات تێیدا بەشدارە، نزیکەی 250 کۆمپانیای تێدا بەشدارە. بەڕاستی مایە خۆشحاڵیەکەوە ئەمە لە ڕێگای پێشەنگای نێودەوڵەتی هەولێرەوە دەتوانین ئەو هەمە وڵاتانە کۆ بکەینەوە لە هەولێری پایتەخت و بتوانین بە خەڵکی هەولێریان ئاشنا بکەین. ئەوەی جێگای دڵخۆشیە ئەوەیە کە ئەو وڵاتانەیە کە هەمووی هاتن و بەشداریان تێدا کردیوە هەر ساڵێ و لە وڵاتێک ئەنجام دەدرێت ئەو پێشانگایانە لە بەو ئاستا ئەم ساڵ کوردستانی هەڵبژاردن بۆ بەڕێوەچوونی پێشانگای هەنگاوی هەنگاوانان. جگە لە نمایشکردنی بەرهەمەکانی هەنگاوانان لە پێشانگاکەدا توێژنەوەی زانستی لەبارەی بەخێوکردنی هەنگ نمایش دەکرێن و گفتوگۆیان لەبارەوە دەکرێت. هاوکات پێشبڕچێ بۆ جۆری هەنگوینی وڵاتان دەکرێت. ئەم پێشانگایکی زۆر گرنگە بۆ هەرێمی کوردستان لەبەرەوەی چەند تەوەرێکی ئەگرێت ئەستۆی خۆیەوە تەوەری زانستی و وانەوتنەوە تاوتۆکردنی تۆژینەوەکان وەڕکشۆپێکی عەمەلی بۆ هەنگاوانان. ئەو پێشانگایش کە نمایشکردنی پێداویستەکانی هەنگە کە فرسەتێکە بۆ هەنگاوانان دەتوانن ئەوانی کە نەیانتوانی بەشداریکەن لە کۆنگرە جیهانیەکانی تر ئەو پێداویستانە ببین و پێداویستانە بەکاربین و بۆ ئەوەی سوودی لێوەربگرن. بەهۆی بەرزی کوالێتەکەی تا ئێستا هەنگوینی هەرێمی کوردستان لە 4 پێشانگای نێودەوڵەتی پلەی یەکەمی بەدەستهێناوە. چاوەڕوان دەکرێت ئەم جارەش پلەیەکی باش وەربگرێت. هەنگاوانانی کوردستانیش دەڵێن ئەگەر حکومەت پاڵپشتیمان بکات دەتوانین هەنگوینی کوردستان زیاتر بە جیهان بناسێن و بەردەوامیش لەسەر پلەکانی پێشەوە کێبڕچێ بکەین. ئامانجی ئێمەش پێشکەوتنی هەنگە لە کوردستان بەڕاستی یعنی دەنوێت سەرکەوین لە خوای بەزیاوی سەریش کەوتینە. ئەم چەند دەوڵەت چوومە ینی 4-5 دەوڵەت ئەوان لەوان هەم بە یەکەم دەرچوینە. حکومەت هاریمان بکە یارمەتیمان بدە زۆر باشە. ئێستا چوینە چەند دەوڵەتە هەموو حسابی خۆمان چوینە. زۆر کەس دەرێ حکومەت یارمەتی بدە نەخێر یارمەتی ئەمە جای چوومە 12 دەوڵەت 13 دەوڵەت ڕۆژ هەر دەوڵەت چوو دەس حسابی خۆم. گەر حکومەتی هەرێم هاوکاری هەنگاوانان بکە لە هەنێ بوارە لە هەنێشتا سەرکەوتنی باش بەدەسەێنین و چەندین ئەتوانی بەکاری بێنی بۆ چارەسەرکردنی چەندین نەخۆش. نزیکەی 15,000 هەنگاوان لە کوردستان هەیە. لەو ژمارەیەدا 5,000یان کاری هەنگاوانیان وەکو پیشە وەرگرتووە. بەرهەمەکانیان دەخەنە بازاڕەکانی کوردستان و هەناردەی ژمارەیەک لە وڵاتانی عەرەبیشی دەکەن. ساڵانەش بەرهەمەکانیان 500,000 تۆن تێپەڕ دەکات. ڕەنگە کردنەوەی ئەو جۆرە پێشانگایش کاریگەری زۆر باشی هەبێت بۆ بەرەو پێشبردننی کاری هەنگاوانی لە کوردستان. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێیام، هەولێر.